ڕەوتێکی ئیسلامی دروست بووە کە کەمینەیەکی زۆرن بەڵام بە ناوی خوددا قسە دەکەن سەدانیان کورە مناڵە عمری 15 ساڵە دێ قسە لەگە دەکە ئەوەی وەکالەتی لە خوا و پێغەمبەر وەرگرتیەوە کەیف خۆی شەهادەی کافری و ئیسلامی تەکفیرت دەکاتن زۆر کۆمیدیایە یعنی بەڕێزان ئەو ڕۆتێکە دەڵێم نامۆە سیکەن کۆمەلگای کوردی 195 ئیسلامە بەڵام هیچ کات ئەگەر تەزویریشیان نێ بکرێ یعنی ناتوان خۆپشاندانە بکەن ناتان جم و جۆڵک بکەن سەتا دەی ناینن بە هەموو حزبەکانەوە یعنی بە هەموو حزبەکانەوە بووە کۆمەلگایکی نامۆن زۆر گیان نەساو ئەو باو باپیرانەی ئێمە کە باو باپیرانمان ئاینەچیان زۆر بەرگیانش لێبوردەیی بڵاو دەکردەوە ئاینداری خۆیان زۆر بە پاچ دەکرد لە بۆ ژن و جنس و ئێرهابیان نەبوو و ئەو پەری لێبوردەیی هەبوو لە ناوە باو باپیرانی ئێمە لەو بوارەدا خەڵک ڕێی خۆشێ وەکوتم لە 50 فکری شوعیەت بنمونە کە دژی ئاین بووە لەو پەڕی لە دوکە بوو کەچی هەموو کۆمەلگای کوردی یعنی بەشێکی زۆری لە پەنجاکان خەڵک شوعیش بوو ئاینداری خۆشی دەکرد ئەو ڕۆحیەتە جوانە هەبوو لە هەشتاکان کۆمەڵە و حزبی شوعی زۆر بەهێز خۆی ئیسلامی و زودیان نەبووە لە ناو جوڵانەوە ڕزگاری خوازی کورد هامش بوونا یعنی هەمیان لێک دەوە 50 شەهیدیانە بەس وەرە بڕۆ حزبی شوعی دێکدە وەرە بڕۆ کۆمەڵی ڕەنجەران لێکدە وەرە حزبی سۆسیالیست پارتیگەل بەنمونەوانە هەموو فکری چەپیان نەبوو چە ئەوە نقطەیەک دوو بەڕێزان داگیرکەری کوردستان کە بێ شەڕی تو بکاتن قەت بە ئەوەت ناکاتن ها هەر بەچەک ناتکە بەس جۆرەها شێواز مەسەلەن حتا چیرۆکی مەلایخەتێ ئەگەر ڕاستیش نەبی کە گومانی ڕاستی کەمایە بەڵام حەقیقەتەکەیە کاتێک گوتیان ئەوە دژی خوددایە دژی ئەوەیە دینە ئەو خەڵکە چۆچی دەشتێ ئەو خەڵکە ناوێری قسە بکە کە تەکفیرت دەکات و ناوێری ڕێی خۆت دەرببڕی خەڵک مەغزوب عەلەیی تەمەشا دەکەن بەڵام ئیتر بە شکلی بڵێ کاکە بڕۆ قومار بکە بڕۆ ئافرەت سکس بکە بڕۆ تێم دەگەی هەرچی دژی پەیڕەوی ئیسلامە بکە بەس بڕۆ بڵێ کاکە من بڕوان بە نوێشێ خوددا وایە پێغەمبەر بەس شکلەکە بکە ئیتر ئەو ئیسلامیانە لە سوور ئاسایی ئەوجی پاڤلی شقامەی قەپات کرد کە ئەنەما خولافای ڕاشدین زندی بووینەتەوە دەوڵەتی خولەفای ڕاشدین دروست بوویتەوە بەڕێزان یعنی لەو ماوانم بە دیار کات یعنی ڕەوتێکی وەکو گوتم کەمینەن لای من هاوڕێ ئەم 231,000 برادەر ئەسەلامە 700 لە 800 کەسێکیان دەرچوونە تەمەنایان دەکەم نەگەڕێنەوە بەخۆیان بەخۆشم 200 بلۆ کردیا و بلۆچیان دەکەم هەر یەکێک بێتە پێش ساوم گوێم بدات بەڕاستی پێیت و هەندێکدا نەندرێت و برشێەوە دەوت دەرێ ئاو دەستە یان دەرەی لە مەلهە گەورە بووی ئەو هەموو جوێنە سکسی و ئەو هەموو جوێنە بریندارکەرە بدەیت بڕۆ لە خۆ لەو شوێنەی کە جووم دەدوێت ئاینە کوبە فکرێک نەک ئاین فکرێک کو بڵاو دەکەیەوە بە حەڕەشەیان بەو جوێندانانە خەڵک زیاتر ڕقار دەگری بە هەر حاڵ بێ مزە یعنی لەوەی نقابی سلێمانی کە لە ئەو نمایشەکە هیچ مەقەنەعات یعنی بەجددی وان لە خەڵک کردی خەڵک نەوێری ڕەخنەیان لێ بگری لە کاتێک دەبی لە دوور چاویان بچەقین لەو ڕوانگەی کە ئەوانە کاکە دێن لە پەنای دینەوە دژینەتەوەکەیان دەبن تۆ سەیری ئەو ڕۆتە ئیسلامی سیاسیانە بکە بڕۆ سەریان بزانە لەو 11 ساڵی لەو 14 ساڵی کە شۆڕشی ڕۆژ ئاوا ڕوویدایە یعنی هیچ دیفاع لە قەزی کورد ناکەن بە پێچەوانەوە دائیم سعات جەماوەرەکەیان میدیاکان لە خزمەت ئەو هێزە تیرۆریستانەیە کە یعنی هاتوونە ژنی کوردیان کەنیزە کردیا بەردیدیان دژی هەوڵی داگیرکردنی کوردستانیان کرد کە هیچ بڕۆیان بە کورد نییە لە سوور ئاساییە شۆڕشی ڕۆژ ئاوا کە تاکە شۆڕشە کورد ئەو ڕۆژشانازی پێ دەکات بڕوا بکە یعنی ئەوە لە ئەوروپا ئەوە دەبینن لە خەباتی ژن ئەوە حتا پارتیویشێتی ئێستا کە 3 دەرەجە لە پاش مەسەلەن شۆڕشی ڕۆژ ئەوان لە علاقاتی نێودەوڵەتی پاڤل و قوباد و مەسرور و مەسعود 3 دەرەجە لە پاش مەزلوم کۆبانین لە علاقاتی نێودەوڵەتی و لە ڕێزگرتنیان کەچی دێن سەنگەری لێ دەگرن دژی دەبن تۆ سیر کە ئەوە دوێنێ پێرێ ئەو جوڵانەوە ئەو شەڕە ڕوویدا سپێدا پەیام NRT یەک خەبەری نییە بڕۆ لۆ خەبەرەکانیش کەدا بڕێژن بە قازانجی تورکیادا دەڕێژن کاکەوە خەتەرە ئەمە دەبی لە دوور چاویان بچەقین ئەوە خیانەتە خیانەتی نەتەوەی هەر ئەوە نییە بە پێش سوپای بکەی ئەتوار ئەوەت پێ دەکرێت زانیاری بدەیت دژی
خەڵک لە هەستی نیشتیمانیدا ببڕێنی بە پێچوانە ئەوی نیشتیمان پەروەریش بی تەکفیری بکەی لە ناو خەڵک بڵێ کاکە ئەو کافرە تەواو جێلی ڕامەگرن یعنی ئەوانە یان ئەو ڕەوتێک کە 11,000 شەهیدی بەزە شەڕی داعشدایە ئەو هەموو قوربانی تێکۆشانەیدا لە بۆ من دێ لەسەر پەچەیە کاکە دەکرێت ڕەخنەیان لێ بگیرێ بەس تەکفیر بکرێ و ئەوی دیفاعیش بکە و کەسیش دژی دین ئەوە نەبووە ئەتوو دەچی ڕۆح کاکە لێرە من 1000 ئەوەم گێڕایتەوە وەرە بڕۆ چ دەکەی دزی دەکەی تاوە هەرچی ئەو شتێک دەکەی گرنگ نابێ ڕۆحەکە ئازار بدرێ چیرۆکی خۆ ئەوم باس کرد کاک بەختیار مامشێخۆ یعنی دوو دەست چوو بوونە سەری یەکەکی بریندار کردبوو دەمانچەکەشی لێ وەرگرت بوو یەکەکی گرت و پۆلیس هاتووەتوی هەموو دوکانەکەی دزیبان نەدەبووە برینداری کرد ڕۆح گرنگترە لە کەرەسە کاکە ئەوە پەڕۆکە کاتە خوارێ دنیای خراکردیە بە ناوی ئەوەی داکۆچی لە ئیسلام سوکاتی لە کاتێکدا قینیان لە شۆڕشی ژنە قینیان لە شۆڕشی ڕۆژ ئاوایە بۆیە بیر بکەوە هەمومان ئەم بۆ خۆم لەگەڵەوەم ڕێز لە هەموو ئاینەک بگیرێ هەموو ئاین و باوەڕێک بگیرێ و دەبێ بە زمانی گفتوگۆ ئەگەر کەسێک سەرنجی لەسەر ئاین هەیە دەرببڕێ بە زمانێکی گوڵش بەڵام کاچ خۆم ئەوانە خەبیسن ئەوانە دێن بە ناوی ئاین تێ تەکفیری خەڵک دەکەن بۆ ئەوی لە هەستی تۆ سەیری ئەم بکەن نە زمانی کوردیان هێشت نە ئەوەی کوردیان هێشت ناوی کوردیان هێشت نە مێژووی کورد فێرە خەڵک دەکەن وەکو گوتم قەت ڕۆژێک ڕۆژان قیاداتی وەکو شێخ محەممەد و قازی محەممەد وانیان پێ کورتنی ینی پێ ڕابەری ئیسلامی نییە مێژووی کوردیان پێ ئەوە نییە ئەوان لە مێژووی قائیدە و تالیبان و ئەوانەوە خەڵک وا پەروەردەکە دەکەن ینی خەڵک دادەماڵن لە هەستی نیشتیمانی کاکە و خیانەتەوی ئەوانە دەکەن دەبی لە دوور چاویان بچەقینەوە و نامۆشن لە ناو کۆمەلگای کوردی لەبەر ئەوەی ببینن یعنی قەت ناتوان ببنە هێزەکی کاریگەر گۆڕان و نەوەی نوێ دێ بە دوو ڕۆژی دەبنە هێزەکی گەورە باشە بۆ ئەوان نابنە هێزەکی گەورە تەزویریان لێ دەکرێت ئەرهابیان لەگە دەکرد خۆ لەگەوانش کران بە هەر حاڵ من ناڵێم هەموو ئیسلامێکی سیاسی کە کوردستان هەیانە زۆرم مرۆڤی جوانە بەس ئەفرادن وەکو ڕەوت نین ئەو ڕەوتە خەتەرن دەبی لە دوور چاویشیان بچەقینەوە بە پێیان بڵێن ئەوی ئەنگۆ دەیکەن ناپاچەیە ئەگەر بە شێوەیەکی هەڵەش تا ئێستا کرایە دەبی ئاڵوگۆڕ بکەن ناکرێت دژی شۆڕش ڕۆژ ئاوا و باکوور و هەمووش و هەتا ڕۆژهەڵات بن لە بۆ من بە ناوی ئیسلام قسە بکەین ئیسلام بەشەشی لە هەستی نیشتیمانیە حەماس و حزب الله ئەوانە هەموو ڕێبەری مەسەلەی نیشتیمانین لۆ لە حزبی ئیسلامی ئێمەی کورد بەس دژی خەڵکانێکە کە نیشتیمان پەروەردی هیچ پژگیرێکی نییە وازیشەوە بێنن گەندەڵیان هەیە ئەمە گەندەڵ نینەوە ئەمە بە پێش سوپای داگیرکردنەکەتنی هەر ئەوەندەت پێ دەکرێت وەڵەت سەدان تاوانتان کرد